گفتوگۆیەکی تۆن لە کۆنگرێس بەڕێوەچوو سەرۆکی یەدەکی فدراڵی ئەمریکا جێرۆم پاوڵ ڕوبەڕووی سیناتۆر ئەلیزابێت وارن دەبێتەوە. سەرۆک پاوڵ، تۆ قومار بە ژیانی خەڵکەوە دەکەیت. پاوڵ دەڵێت بانکی ناوەندی ئێستا ئامادەیە بۆ بەرزکردنەوەی ڕێژەی سوود بەرزتر و زۆرتر لەوەی چاوەڕوان دەکرات، چونکە هەوڵ دەدات هەڵاوسانی ئابووری لەژێر کۆنتڕۆڵدا بێت، تەنانەت ئەگەر بەمانای لە دەستدانی کاریش بێت. پرۆسەی دابەزینی هەڵاوسان بۆ لە سەدا دوو ڕێگەیەکی زۆری ماوە پێدەچێت چەقبەستوو بێت. وارن دەڵێت ڕێگەی دیکە هەیە بۆ بەرەنگاربوونەوەی هەڵاوسان وەک چارەسەرکردنی کێشەکانی زنجیرەیی دابینکردن و دابەزینی نرخ. ئەو دەڵێت بەپێی پلانی بانکی ناوەندی ئەمریکا ملیۆنەها ئەمریکی هەلی کار لەدەست دەدەن. ئەگەر بتوانی ڕاستەوخۆ قسە لەگەڵ ئەو 2 ملیۆن کەسە ماندوونە ناسانە بکەی کە ئەمڕۆ کارێکی شایستەیان هەیە کە پلانت هەیە لە ماوەی ساڵی داهاتوودا لە کارەکانیان دوور بخرێنەوە، چیان پێ دەڵێیت؟ هەڵاوسان لە ڕادەبەدەر بەرزە و زیانی زۆر بە خەڵکی زەحمەتکێشی ئەم وڵاتە دەگەێنێت. هەمویان نەک تەنها 2 ملیۆن کەسیان بەڵکو هەمویان لەژێر هەڵاوسانی ئابووری بەرزدا ئازار دەچێژن. ئێمەش تاکە ڕێوشێن دەگرینە بەر بۆ ئەوەی هەڵاوسان دابەزێنین. هەنگاوەکانی بانکی ناوەندی ئەمریکا دەتوانێت پاشەکشێ دروست بکات. لە دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووهەمەوە 12 جار ئەمە ڕوویداوە کە ڕێژەی بێکاری بە ڕێژەی لە سەدا 1 لە ماوەی 1 ساڵدا زیادی کردووە. ڕێک ئەوەیە کە لە ئیستادا ئامانجدەوەیە بیکەیت. چەند جار ئابووری شکستی هێناوە دوای ئەوەی ئەو کارە دەکەیت؟ لە کۆی 12 جار چەند جار شکستت هێناوە؟ پێم وایە ژمارەکە سفرە. ئەوە تەواو ڕاستە. سەرۆک پاوڵ ئاماژەی بەوەدا تەنانەت ئەگەر ڕێژەی بێکاری بە تەواوەتی بەرز بێتەوە ئەوە هێشتا لە نێو کەمترین ڕێژەی بێکاریدا دەبێت لە ماوەی 75 ساڵی ڕابردوودا. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.